سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەم ڕۆژ هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامەکەتان پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەم ڕۆژ کۆمەڵک تەوەر و بڕگە و بابەتی نوێی جیاوازمان بۆ ئامادەکردن بە هیوایەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژ جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوان تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بێت. بینەرانی عزیز لە هەر شوێنەکەن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت لە ماڵەوەن بە دیار تەلەڤیزیۆنەکانەوە یاخود لە ڕێگەی دەنگی کۆمەڵ ڕادیۆی سلێمانیەوە گوێبیستی بەرنامەی پەیامی ڕۆژ دەبن. جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ کەم ڕۆبۆمان ئامادەکردون چەند تەوەرێکی سەرەکی و گرنگن وەک هەمیشە کە تەوەری یەکەمیان دیارە 3 ساڵ بەسەرکردنەوەی نەخۆشخانەی بەخشین لە هەڵەبجە تێدەپەڕێت بۆیە تەوەری یەکەمان تەرخان کردووە لەسەر خزمەتەکانی نەخۆشخانەی بەخشین لە هەڵەبجە بزانین چۆن خزمەت بە هاوڵاتیانی کردووە و هەروەها لە ئێستادا پلانی تازەیان چی هەیە بۆی کە خزمەتەکانیان بەرفراوانتر بکەن. تەوەری دووەمی بەرنامەکەشمان زیاتر لە مانگێکە چارەنووسی چەند بتوانین بڵێن چارەنووسی تەرمی چەند گەنجێکی کورتکە لە ڕێگەی ئەوروپا لە دەریاکانی یۆناندا ژێر ئاوکەوتون تا ئێستا تەرمەکانیان نادیارەوە کە سوکاریان لە چەند ڕۆژی ڕابردوودا دیارە سەردانی دەستگای لووتکەیان کردووە بۆی کە چارەنووسی ڕۆڵەکانیان پیا بکەنیش دەبێت تەرمەکانیان. بۆیە لە تەوەری دووەمی بەرنامەکەمان کە تەرخانمان کردووە بۆم بابەتە میوانداری باوکی یەکێک لا بێسەر و شوێنەکان یاخۆت کە سوکارەکانیانمان کردووە بۆی کە بزانین چیان بۆ کراوەوە چیان بۆ دەکرێت. تەوەری سێمی بەرنامەکەشمان تەوەری دروستکردنی شیرینی و خواردنە کە چەند هەفتەیەکە ڕاگیراوە دەستمان پێکردوێتەوە ڕۆژانی سێشەمە پێشکەشتان دەکەین لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت. بەڵایەتدانەوە کە میشەش تەرتا دەچینە لای ڕەوشی کەشوهەوا. بڕگەی نرخی دراوەکان پێکەوە بینەری و بڕگەیە بین بزانینەوە و گۆڕێکە بەسەر نرخی دراوەکاندا هاتووە چین بام ڕۆژ پێکەوە بینەری. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان واشناتان دەکەین بۆ ڕوودا و مێژوە گرنگانی کە لەم بڕوارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە فەرموون با پێکەوە بینەریان بێ. 11 دوی ساڵی 1946 کابینەی حکومەتەکەی پێشەوا قازی محەممەد لە شاری مەهابەد ڕاگەێنرا و لە ڕۆژنامەی کوردستانەوە ناوی تەواوی وەزیرەکانی کۆماری مەهابەد بڵاو کرایەوە. دامەزرێنەری یەکەم کابینەی حکومەتی مەهابەد پێکێنرا لەلایەن حاجی بابەشێخ کە یەکێک بوو لە کەسایەتیە پێکێنەرەکانی کۆماری مەهابەد. 11 دوی ساڵی 1979
ڕوخانی حکوومەتەکەی شاپور بەختیار و دەستپێکردنی حکمی خومینی و دیاریکردنی ئەو ڕۆژە وەک ڕۆژی سەرکەوتنی شۆڕش لە وڵاتەدا و یادکردنەوەی لەلایەن ئێرانیەکانەوە کاتێک محەممەد ڕەزاشەی ئێران بە ناوی سەفەر و نەخۆشیەوە لە گەرمەی خۆپیشاندانەکانی ئێراندا وڵاتی جێهێشت جڵاوی حکمی سپارت بە شاپور بەختیار بەو ئومێدی کە خۆپیشاندەران دامرکێنێتەوە بەڵام شاپور بەختیاریش سەرکەوتوو نەبوو. یانزەی 2 ساڵی 2011 لە ژێرفشاری خۆپیشاندەرانی وڵاتەکەی محەممەد حوسنی موبارەکی سەرۆکی 30 ساڵی میسر کورسی دەسەڵاتی جێهێڵاو ملی بۆ داواکاری و خواستی خۆپیشاندەرانی وڵاتەکەیدا. حوسنی موبارەک سەرۆکی 30 ساڵی میسری یەکێک بوو لە سەرۆکە گەندەڵ و ماوە درێژەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. میسری بەرەو پاشاگەردانی و هەژاری و قەرزێکی زۆر برد، خزمەتێکی زۆری بە ئەمریکا و ئیسرائیل کردو، دەواازە سنووریەکانی بە ڕووی فەلەستینیەکاندا داخست. بەرکەنارکردنی حوسنی موبارەک لە پۆستی سەرۆکایەتی میسر درێژەی پرۆسەی بە چۆکداهێنانی سەرۆکەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو بە هۆی شۆڕشەکانی بەهاری عەرەبیەوە. محەممەد حوسنی موبارەک چوارەمین سەرۆک کۆماری میسر بوو. پاش تیرۆرکردنی محەممەد ئەنوەر سادەت لە ساڵی 1970دا پۆستی سەرۆکایەتی گرتوتە دەست و بە درێژایی 30 ساڵ لەو پۆستەدا مایەوە. لە ئێستادا بە هۆی هەڵکشانی تەمەن و خەم و خەفەتی لە دەستچوونی کورسیەکەی و زۆر نەخۆشیەوە دەناڵێنێت و بە گران هەنگاوەکانی هەڵدەهێنێتەوە و لەلایەن کوڕ و نزیکەکانیەوە دەستی دەگیرێت بۆ ڕاپەڕاندنی کارەکانی. نەخۆشخانەی بەخشین یەکێکە لە پرۆژە قازانجنەویستەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە لە ئێستادا نەخۆشخانەیەکی گشتی لە ناوەندی شاری سلێمانی و نەخۆشخانەیەکی لە هەڵەبجەی شەهید و نەخۆشخانەیەکیشی لە شاری کەلار و لە چەمچەماڵیشدا کردووەتەوە کە ماوەی چەندین ساڵە بە شێوازێکی زۆر توانم بڵێم بە ئاستێکی ینی نرخەکانی لە ڕووی گونجاوە بۆ خەڵکی فەقیر و هەژار بە تایبەتی گونجاوە کە خزمەتی خەڵکی نەخۆش و فەقیر و هەژار دەکات. بۆیە لە هەڵەبجە کە ئەمڕۆ سێمین ساڵیادی کردنەوەی نەخۆشخانەی بەخشینە لە هەڵەبجە دەمانەوێت بزانین ئەم نەخۆشخانەیە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە چه خزمەتێکی کردووە و پلانیان بۆ داهاتوو چۆنە. بە تایبەتیش بیرمان نەچێتەوە لەوەی کە خزمەت گوزاریەکانی بەخشین جیاوازن لە هەموو شوێنەکانی دیکە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە لە هەڵەبجەوە ڕاستەوخۆ بەڕێز کاک مەحیەدین محەممەد بەڕێوەبەری نەخۆشخانەی بەخشینی هەڵەبجەمان لەگەڵایە. کاک مەحیەدین زۆر سپاس بۆ دەرفەتە سێمین ساڵیادیکردنەوەی نەخۆشخانەی بەخشینتان لێ پیرۆز بێت لە خۆت و ستافەکەت و تەواوی خەڵکی پارێزگای هەڵەبجە. ئەگەر لەوێشەوە دەست پێ بکەین ئایا لە ڕابردوودا با بڵێن چیتان کردووە بۆ خەڵکی؟ کاگە سامان کاک مەحیەدین ئەگەر گوێت لێم بێت دووبارە پیرۆزباییتان لێ دەکەین لە سێمین ساڵیادیکردنەوەی نەخۆشخانەی بەخشین و هەروەها دەپرسم ئایا لەم 3 ساڵەیە ئێوە چیتان کردووە بۆ خەڵک بەبێ جیاوازی و هیچ ئامار و داتایەکیش لە بەردەستانە هەیە؟ دیارە نەخۆشخانەی بەخشین پرۆژەیەکی قازانجنەویستی دەستگای خێرخوازی بەخشینەوە کاماژەم پێکرد کە لە کەلار هەڵەبجە چەمچەماڵ و ناوەندی پارێزگای سلێمانی شاری سلێمانی نەخۆشخانەی تایبەتیان هەیە کە بە تایبەتی ئەوەی جێگەی سەرنج و دڵخۆشی خەڵکی فەقیر و هەژارە ئەوەیە کە نرخەکانی لە بینینی نەخۆش لە تاقیگا لە پشکنین لە دەرمان لە هەموو بەشەکانی دیکە جیاوازیان هەیە و هەرکام لەم نەخۆشخانانە بە تایبەتی ناوەندی شاری سلێمانی خاوەنی چەندین پسپۆڕی جیاوازە و خزمەتێکی زۆر و بەرچاویان لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە هاوڵاتیان بەبێ جیاوازی کردووە. بە تایبەتی بەخشین یا دەستگای خێرخوازی بەخشین دەشێوێت لەوەی کەم پرۆژەی زیاتر پەرەپێ بدا بیباتە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان بە تایبەتی با بڵێن پارێزگاکانی هەولێر و دۆک بەڵام تا ئێستا و دەرفەتەی بۆ نەگونجاوە. بۆ قسەکردن لەسەر سێمین ساڵیادی
کردنەوەی نەخۆشخانەی بەخشین لە هەڵەبجە دەچمەوە لای میوانەکەم بەڕێز کاک محەیدین محەممەد بەڕێوەبەری نەخۆشخانەی بەخشین لە هەڵەبجە. کاک محەیدین زۆر سپاس بەوە دەرفەتە دووبارە پیرۆزباییتان لێ دەکەین لە خۆت و ستافەکەت و لە خەڵکی پارێزگای هەڵەبجە. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ئێوە چیتان بۆ خەڵک کردووە بێ جیاوازی؟ بەناوی خی گەورە مێرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان ئەم کاتەی بینەرانی پێیان و بیسەرانی پێیان باش. زۆر سپاس بۆ ئێوەش کە ئەم دەرفەسەتان ڕەخسان کە بتوانین لە سێهەمین ساڵیادی کردنەوەی یەکەمین و گەورەترین کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە پارێزگای هەڵەبجە لە خزمەتی بەڕێستان بین. ڕاستی کاک جەلال ئێمە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە پارێزگای هەڵەبجە یەکەمین و گەورەترین کۆمەڵگەی پزیشکی بوو کە لە سەردەمانێکە کرایەوە ڕاستیەکەی قەیرانی دارایی ڕوبەڕووی خەڵکی ئەم هەموو کوردستانی گرت بوو بە تایبەت خەڵکی پارێزگای هەڵەبجە و دەوروبەری و هەروەها بوونی ئەو کەم و کورتیانەی لە کەرتی تەندروستیە ئێمە هاتین بە هاوکاری خەڵکانێکی خێرخواستوانیمان ئەم کۆمەڵگەیە بکەینەوە کە وەکوڵێ دەستبار و هاوکارێکی زۆر باشی ئەو کاتە بوون و بە ئێستاشەوە بۆ خەڵکی کەم دەست و کەم دەرامەت و هەروەها پشتیوانێکی باشی کەرتی تەندروستی بووین لە پارێزگای هەڵەبجە. زۆر باشە کاک محەیدین، گرنگترین ئەو جیاوازی یاخود ئەو پێشکەوتنانی کە ئەم ساڵ بەدەستانێناوە لە چاو ساڵانی ڕابردوودایان لە چاو ئەو کاتێک کە نەخۆشخانەکەتان کردوێتەوە، گرنگترین ئەو پێشکەوتنانە چین کە لە نەخۆشخانەکەتاندا بەدەستانێناوە؟ بەڵێ ڕاستیەکەی خۆی هەموو ئەو پرۆژانەی کە ئەکرێتەوە سەرەتا بە شێوەیەک دەست پێکە و لە ساڵەکانی داهاتوو تا مەسەرەن فراوانتر و شتی باشتریشی بۆیەتە پێشەوە. بە عادەتی هەموو پرۆژان لە سەرەتاوە لەوانەیە هەنێشتی وەکو پێویستیانە بوو بێ. ئێمە یەکێک لە مهمەی ئەم پرۆژانی ئێمە کە کۆمەڵگەیەکی پزیشکیە، یعنی کۆکردنەوەی چەنەها پسپۆڕی و ئیخساییە لەناو کۆمەڵگەیە کە ئێستا لە ئەم ساڵ ئەتوانی ومانە هەموو پسپۆڕیە پزیشکیەکان ئەوەی کە کەسێک پێویستی پێ ئەبێ بچێتە نەخۆشخانەیەک ئێمە توانیمانە لەو کۆمەلگانە لەو کۆمەڵگەیەکەمانە هەموو ئەو پزیشکە پسپۆڕیانە کۆ بکەینەوە. بۆ هەموو بەشەکانی کەش ئێمە بە تاقیگە بە نمونە وەرگرین سەرەتا لە کاتی کردنەوە یەکەم ساڵی کۆمەڵگەی پزیشکی بەخشین زۆرێک لەو پشکنینانی کە هەمان بوو ئەمان ناردنە سلێمانی، بەس ئێستا ئەلحەمدولیلا سپاس بۆ خوا دوای ئەو 3 ساڵە خزمەتە توانیمانە هەموو ئەو پشکنینانەی کە خەڵکانێک پێویستیان پێ ئەبێ نەک نێرینە سلێمانی بەڕاستی ئێستا لە هیچ ڕوویەکەوە پێویستمان بەوە نییە کە ئەو پشکنینانە بنێرینە سلێمانی، تەنانە زۆرە لەو پشکنینانەش کە لە بازارەکان و لە تاقیگەکانی ناو پارێزگای هەڵەبجە و زۆرە لە نەخۆشخانەکانی ناو پارێزگای هەڵەبجە ئەنووسرێت. خۆشبەخشانە ئێمە توانیمانە ئەو فەراغە پڕ بکەینەوە. زۆر باشە کاک محەیدین، بەڵام زۆر جار لەلایەن هاوڵاتیانەوە گرەی ئەوەتان لێ دەکرێت کە لە دەرمانخانەکانتاندا هەموو دەرمانێک دەست ناکەوێت. هۆکاری ئەمە بۆ ئەبێ هەموو دەرمانێک دەست نەکەوێت. زۆر جار باز لەوە دەکەن کە بۆ کڕین دەرمانێکە بێ ڕوو لە بازار بکەن یاخود سەردانی سلێمانی بکەن بۆ لە کۆمەڵگەکەی ئێوەیە ئەو هەموو دەرمانانە بەردەست نابن. بەڵێ ڕاستیەکەی دەرمانخانەش وەکو هەموو بەشەکانی کەیە هەموو ئەو دەرمانانەی کە ئێمە لە کۆمەڵگاکەمانە هەیە ڕاستیەکەی زۆری توانیمانە هەوڵێکی زۆرمان ناوە زۆرترین ئەو دەرمانانە دابین بکەین لەوێ. بەڵام تر خۆشتان ئەزانن هێنانی دەرمان بۆ ئێمە ڕێکاری یاسایی و قانونی خۆی هەیە. ئێمە ڕاستیەکەی ناتوانین بە شێوەیەکی قاچاق خوانەخواستە ئەو دەرمانانە بگەێنینە دەرمانخانەکانمان. هەوڵمان ناوە بە تەنسیق بە ڕاوێژ لەگەڵ بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجە و لە ڕێگەی ئەوانە بە ڕێگە پێدانی تایبەت و بە سیارەی بڕادی تایبەت ئەو دەرمانانە بگاتە لای ئێمە. ئێتە زۆری لە دەرمانەکانیش بەڕاستی ئێستا لە بازارەکانی کوردستانە هەن کوالەتیان نزمە، فیچەری هینیان نییە، سیکەریان نییە، لەژێر کوالی کۆنتڕۆڵی حکوومەتی هەرێمانی. ڕاستێکی ئێمەش ڕێگەمان بە خۆمان نەداوە ئەو دەرمانانە بخێنە ناو دەرمانخانەکانمان و بتوانین فەراغی پێپڕکەینەوە. پێمان وایە فەراغێک هەبێ باشترە لەوەی کە بتوانین کە دەرمانێکی کوالەتی نزم یا ئەو دەرمانانەی لە ڕێگەی حکوومەتەوە سیکەر و کوالەتیان بۆ نەکراویان دەرمانخانەکانمان. بەس بە تاکید ئێمە نەکلای ئێمە لە زۆرێک لە دەرمانخانەکانی دەرەوە ناو خەسخانەکان و لە شوێنەکانی کەش ناتوانانی هەموو ئەو دەرمانانە تەرتیب بکەین. بەس بە تاکید ئێمە ئەتوانم بڵێم لە 90 دەرمانەکان لە دەرمانخانەکانی ئێمە بە کوالەتی بەرز بە نرخی زۆر هەرزان دەستەکەوێت لای هاوڵاتیان.
زۆر باشە کاک محێدین شتێکە لە وەڵامی پرسیاری پێشووترا باست کرد جێگەی سەرنج بوو بۆ من لەوەی کە بە تایبەتی لە ڕابردوودا لە هەڵەبجە کەرتی تەندروستی لە هەڵەبجە گیرۆدەیەوە بوو کە هەموو پسپۆڕیەکانی تێدا نەبوو بۆ ئێستا زانیاری تەواو نییە بەڵام چۆنەکە نەخۆشخانە یا کۆمەلگەی بەخشین لە هەڵەبجە دەتوانیوێتی ئێستا هەموو پسپۆڕیەکانی هەبێت. ڕاستیەکەی هەموو پسپۆڕیەکانمان ئێستا هەیە چونکە تۆ شوێنێک ئەەکەیتەوە کاتێک کە کۆمەڵگەیەکی پزیشکی ئەەکەیتەوە ئەو کۆمەڵگە پزیشکە بتوانانی هەموو شتەکانی تیا فەراهەم بکەیت ینی بۆ نمونە نەخۆشێک دکتۆرێکی ئەخسایی هەستەکە ئاچێتە شوێنێک نەخۆشەکە بۆ هیچ شتێک لەو بازنەیە ناچێتە دەرەوە لەو کۆمەڵگەیە ناچێتە دەرەوە پێویستی بە تاقیگە هەبێت تاقیگەیەکی زۆر باش بە جیهازی کوالەتی زۆر بەرش ئەشعەمان هەیە ئەشعەیەکی باش سۆنەر هەموو ئەم شتانەمان لە کۆمەڵگاکە کۆ کردوێتەوە ئەو کاتەی پزیشکە بەڕێزەکانیش کاتێک دیقەت ئەدەن سەرنجی ئەو شوێنە ئەدەن کە لە هەموو ڕوویەکەوە خزمەت بە نەخۆش ئەکرێ خزمەت بە ئیشەکانی ئەوانی شەکرێ ئەو کاتە توانیمانە زۆرترین دکتۆرەکان لەو شوێنەدا کۆ بکەینەوە ئەجا خۆشتان ئەزانن بەڕاستی پزیشکە بەڕێزەکانیش حەزیان لەوەیە کە زۆرترین لە ئیش شوێنەکە ئیش بکەن زۆرترین شتی باشیان لەبەردەستا بێ مواد دەرمانی کوالەتی بەرزی لەبەردەستا بێ لە تاقیگە و لە ئەشعە و لە سۆنەر و ئەوانە پەکی لەسەر هەر هیچ شتێک نەکەوێ و لە دواییشا بۆ ئەوی لە نەتیجەکانیان دڵنیا بێ لەبەرەوە توانیمانە زۆرترین دکتۆر و پزیشکە پسپۆڕەکان کۆکەینەوە هەر بۆ معلوماتان کاک جەلال ڕاستیەکەی لە کەرتی تەندروستی ئەوە تابەت لە هەڵەبجە خۆشتان باشە زانن ئێوە کوڕیان ڕاگەاندن کار کە کێشەی دکتۆر هەیە دکتۆری ئەخسایی هەیە کە کەمترین دکتۆری ئەخسایی ڕوئەکاتە هەڵەبجە ئەوش دیارە بۆ خۆی تابەتمەندی خۆیانیانەیە و بەڕێوەبەرایەتیش هەوڵی زۆری یاوە ینی زۆر جار ویستویەتی ئەو دکتۆرە بەڕێزانە بێنە ئێرە بە شێوەیەک لە شێوەکان خزمەت بە هەڵەبجە بکەن بەڵام بە هەر حاڵ پێم وایە ئەوەش تایبەتمەندی خۆی هەیە بۆچی دکتۆر و پزیشکە پسپۆڕەکان بە کەمترین ڕێژە ئەگەنە پارێزگای هەڵەبجە لەو ڕێژانشکە ئەگەنە پارێزگای هەڵەبجە جگەلەوەی لە کەرتی حکومیە خزمەتی خۆیانەکەن ئێمە شتوانیمانە لە دیوەکەی کەوە لەم پرۆژەیە لەگەڵ ئەو دکتۆرە بەڕێزانە هاوکار بین و خزمەتێکی کەش لە دوای دەوامی فەرمی خۆیان بکەن. زۆر باشە کاک محەدین باز لەوە دەکرێت کە لا پارێزگای هەڵەبجە لە ئەگەریکردنەوەی هەر نەخۆشخانەیەکی دیکەی ئەهلی ئێوە پلانتان چی یاخود چیتان کردو بۆ ئەوەی کە کۆمەڵگەی پزیشکی بەخشین ئەو گرنگی و بەهای خۆی بمێنێت و نەخۆشخانەیەکی دیکە نەتوانێت کە کاریگەری لەسەر دروست بکات؟ بەڵێ ڕاستیەکەی ئەم پرۆژانەی بەخشین کۆمەڵگە پزیشکیەکان و نەخۆشخانەکانی بەخشین نەک لای ئێمە لای هەموو خەڵکی کوردستانیش ڕۆشنە معلومە کە ئەم پرۆژانە پرۆژەی قازانجنەویستن لەسەر بنەمایەک دروست بوون کە ئەیانەوێ خزمەت بە خەڵک و بە نەخۆش و بە خەڵکی ئەو مەنتیقەیە بکەن ڕاستی پرۆژەیەکی بزنسی نییە ینی پرۆژەیەک نییە بۆ کەسبکردنی کۆکردنەوە و کۆکردنەوەی پارە بێ لەبەرەوە خەڵک بەو نیەتەوە ڕوو ئەکاتە ئەم کۆمەلگانە کە کۆمەلگەیەکی خێرخوازیە کە کۆمەلگەیەکی قازانجنەویستە زۆرترین خەڵکێکی کەم دەرامەت و دەخل مەحدود ڕووی تێیەکە ڕاستیەکەش ئێمە لە هەڵەبجە تا ئێستا تۆ نایبنێ کۆمەلگەی تایبەت یان کەرتی تایبەت نەخۆشخانەی تایبەت لە هەڵەبجان نییە لە ئەگەری دروستبوونیشە ئێمە پێشینەیەکمان هەیە ئێستا لە سلێمانی معلومە نەخۆشخانەی بەخشینمان هەیە لە سلێمانی و چەنەها نەخۆشخانەی کە ناویان هەڵنادەین هەمویان کەرتی تایبەتن و لە دەرەوە خزمەتەکەن ئەوانیش بەڵام سیرەکەی هیچ شتێک لە مۆزوعەکانی بەخشین نەگۆڕاوە بگرە خەڵکێکی زۆرتر زیاتر ڕووی تێەکە ئەمەش ئەوەستێتەوە سەر ئەو خزمەتانی کە بەخشیم کردوێتی ڕاستەکەی شەیداخان لەبەرەوە خەڵک ئێمە دڵنیاییمان ناوەدێ من هەموو جارێک ئەڵێم بە گەورەی نووسیمانە لای ئێمە دڵنیاترن ئێتر ئەو خەڵکە ڕاستەکەی سپاس بۆخوا مەیان فەزلی خوای گەورەیە کە خەڵک توانیوێتی ئەو دڵنیایە لە ئێمە وەربگرێت دڵنیایی لە چی دڵنیایی لە خزمەتکردن دڵنیایی لە هەڵسو کەوتمان دڵنیایی لە کوالەتی دەرمانمان دڵنیایی لەو هەموو شتانەی کە لە چوارچێوەی پرۆژەکانی بەخشین پێشکەش بۆ خەڵکە ئەەکەین چ لە کەرتی تەندروستیابێت چ لە پرۆژانەی بەخشین کە خزمەت بە خەڵکانێکی کە ئەەکەین لەبەرەوە پێم وابێکردنەوەی هەر پرۆژەیەکی کە هاوشێوی ئەم پرۆژانەی ئێمە ئەبێ بۆ خەڵکێک باش بێ بەڵام هیچ شتێک لەسەر پرۆژەکانی ئێمە ناگۆڕێ ئێمە نیەتێکمان هێناوە و ئەمانەوەی خزمەتێک بە هەنێ خەڵکی دەخل مەحدود بکەین کە ئەتوانن سوود لەم پرۆژانەی ئێمە ببینن
زۆر باشە کاک محێدین لە ئێستادا ئاستی کۆمەڵگەی بە پزیشکی بەخشین لە هەڵەبجە بە تایبەتی لە ڕێەوەی کە چەند بەش و سنتەرتان هەیە چۆنە و پلانتان بۆ داهاتوو چۆنە؟ بەڵێ لە پارێزگای هەڵەبجە تاکە وەکۆ پێشتر ئاماژەم پێەیە یەکەمینین و گەورەترینیشین کە بۆ شێوەیە بتوانین خزمەت بە خەڵکی بکەین وەکو وتیشم هەموو پسپۆڕیەکانمان هەیە ئێمە سواز بۆخوا لە بەشەکانیشا ئێمە بە نمونە لە تاقیگەوە دەست پێەکەین تاقیگەی پێشتریشمان لەگەڵ ئەم ساڵمان زۆر جیاوازترە و بەردەوام پلان وشتی تازەشمان هەیە بەل عادەتی بە ئەوە بڵێن سڕی مهنەیە لەوانێ هەنێ پلان وشتی داهاتووشمان هەبێ ناتوانین ئێستا بڵێن بەس ئینشاءڵڵا شتانێکمان ئەبێ کە خزمەت بە خەڵکی هەڵەبجە و ئەمانەکە لە تاقیگا ئێمە شتی زۆر باشمان کردو و جیهازی زۆر باشمان هێناوەتە ناو تاقیگەکەمان ئێستا منەوەکۆی عینەکەی جاری پێشووتان ئێستا بڵێ من کۆباسی 311 زمانەیە کۆباسی جیازی کەمانەیە لە ئێستا لە تاقیگەکە مەستەلەن جیازێکی کەمان هێناوە کە جیازی ئەلەگرای پێ ئەڵێن هەموو ئەو فەحسانەی ناو خەستخانەکانی هەڵەبجە و زۆرێک ناو تاقیگەکانی هەڵەبجە کە پێشتر بەرەو سلێمانی ئەڕۆشن ئێستا لای خۆمان ئەو خزمەتانە ئەکەین و بەردەوامیش لە تازەگەریان ئێمە هێنانی ئەو جیازانەمان ڕاستەکەی هەر بۆ معلوماتی جەنابتان و بینەرانیش هێنانی جیهاز یا هێنانی هەر شتێک بۆ ناو کۆمەڵگەی پزیشکی بەخشین جگە لەوەی کە ئەمانەوێت لە ڕووی زانستیەوە پەرە بە شتەکانمان بدەین ئەجینا بەڕاستی هێنانی ئەو جیهازانە لە ڕووی مادیەوە هیچ شتێک لە مەوزوعەکانی ئێمە ناگۆڕێت لەبەر ئەیێنین ئەمانەوێت لە ڕووی تەندروست لە ڕووی زانستیەوە هەنگاوێکی باشتر خزمەتێکی باشتر بە خەڵک بکەین یعنی بە نمونە ئەگەر نەخۆشێک پێویستی بە دووسێ فەحسە بەستیانی لای ئێمە بکرێت دوانەکەی کە نەنێرینە سلێمانی ئێمە هاتوون ئەو فراغانشمان پڕ کردوێتەوە ئەوە لە بەشی تاقیگە لە بەشی دەرمانخانەکانیشمان ڕاستیەکەی هەوڵمان ناوە کە ئەوەی کە پێشتری ئاماژەم پێکرد ئەنواعی دەرمان مەسەلەن لە دەرمانخانەکانمان هەبێ بەڵام بە کوالێتێکی بەرزتر بە کوالێتێکی بەرزتر ئێمە لە دکتۆرە هەناویەکانمان ڕاستەکەی دکتۆری هەناوی اخسایی هەناوی زۆر باشمان هەیە ئێستا لەسەر پێشنیاری ئەوان و لەسەر داوای ئەوان و لەسەر ئەوەی کە ئەمانەوێت خزمەتێکی کە مەسەن ئەو فراغانەی کە دروست ئەبن یا ئەو شتانەی کە خەڵکانێک پێویستیان پێ بە ڕوونەکەنە دەرەوە ڕوونەکەنە سلێمانی ڕاستەکەی ئێستا لە یەک دوو ڕۆژی ڕابردووە ئێمە جیازێکی سپایرۆمەتریمان هێناوە ئەم جیازە یەکێکە لەو جیازانەی کە تەنها جیهازێک ئەویش لە خەستخانەی لە نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە هەیە ئەو بۆ هەموو نەخۆشانی کە ڕوویان تێەکەن ناتوانن ئیستیعابی ئەو هەموو نەخۆشانە بکەن ئێمە خۆشبەختانە توانیمانە ئەو جیهازەوە لە دوێنەوە ئیشەکە ئێستا کە تایبەتە بە دکتۆری هەناویەکان جیازی سپایرۆمەتری پێ ئەوترێ جیازی پشکنینی سیەکان یعنی ئەو کەسانی کە کێشەی ئەفەن ئەو کەسانی کە کێشەی سیەکانیان هەیە لە ڕێگەی ئەو جیهازە و ئەتوانی خزمەتێکی کە بکەین کە خەڵکێک ئیتر پێویست بەوە ناکە بچێتە دەرەوەی هەڵەبجە بۆ ئەنجامدانی ئەو پشکنینانەش و بۆ معلوماتیشتان سعرەکانیشیان نیوا نیوە لەگەڵ دەرەوە یعنی سعری ئەم جیازی ئێمە ئەم جیازی پشکنینی سیەکان جیاوازترە لە شوێنەکانی کە گۆڕانکاری زۆری کەشمان کردووە لە بەشەکانی کە و پلانی داهاتووشمان هەیە بەڵێ کاک محەدین ئاماژەت بەوە کرد کە جیهازی زۆر پێشکەوتوتان هێنا و لە هەموو ڕێکۆ پێشکەوتنتان بەدەست هێنا و پسپۆڕی باشتان هێناوە پلانتان نییە بەوەی کە ڕوبەری ئەم بینایەتان گەورە بکەن و بیکەنە لە کۆمەڵگەیەکی پزیشکیەوە بیکەنە نەخۆشخانەیەک بە هەمان شێوەی ئەوەی شاری سلێمانی ڕاستەکەی شێداخان هەر بۆ بەڕێزیشتان و بۆ بینەرانیش ئێمە ئەو بینایی کە ئێستا ئیشی تیاکەین ڕاستەکەی بینایەکی خۆمان نییە بینایەکە لە بینای کرێیە دوای تۆش ئەگەر پلانمان ئەوە وەکو پلان بە تاکید ئێمە پلانمانەیە ئێمە وتومانە بە بەردەوامەڵێن پێشەنگین لە ئیشەکانمانە هەوڵێن زۆرترین و چاکترین خزمەت بە هاوڵاتیانی خۆمان بکەین بە بەردەوام بۆ پلانانەشمان لەبەر دەستایە لەبەرەوە ئەم بینای خۆمان نییە بینای کرێ ڕاستەکەی دووەمیش بۆ گۆڕینی ئەم سیستەمە لە کۆمەڵگەیەکی پزیشکیەوە بۆ نەخۆشخانە ڕاستێکە ئەو موافقەی وەزارەتی تەندروستی ئەمانەی بە مۆڵەتێکی کەی بۆ وەرگ بگری لە داهاتووشە ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە ئەو بینایە نابست لە شوێنێکی کە و بە تایبەتمەندی کە بە هاوکاری لایەنی پەیوەندیدار لە پارێزگای هەڵەبجە و بەڕێوەبەراتی تەندروستی و جەنابی پارێزگار و ئەو خەڵکانی کە معنین لەگەڵ شارەوانی معنین بەو ئیشانی ئێمەوە لە هەوڵی ئەوەی داین
کە بینایەکی کەوشتێکی باشتر هاوشێوەی نەخۆشخانەی بەخشینی سلێمانی کە ساڵی عملیات و هەموو ئەو بەشانەی کە پێویستەکە لە داهاتووە خزمەت بە هاوڵاتیان بکەیت بە تاکید پلانمانەیە و ئینشاڵا پشت بەخوای گەورە و ئەو پاشان بە پشتیوانی خەڵکانێکی خزمەت گوزار و خۆبەخش بتوانین ئەو ئیشانە جێبەجێ زۆر باشە کاک محەیدین هیچ ئامار و داتایەک هەیە لە ماوەی ساڵی ڕابردوو یاخود 3 ساڵی ڕابردوو چەند کەس لایەوە چارەسەری وەرگرتووە؟ بەڵێ وڵای جایمە وەکو ساڵان وەکو 3 ساڵی ڕابردووەی کە ڕۆشتووە ینی ئامارەکە وەکۆڵی ئەحساکانمان ئێستا لە بەردەستانیە تا بڵێن ڕۆژانە بەڵام بەتاکید ساڵ بە ساڵ بۆ خۆی ڕێژەکان تۆ کاتێک خزمەتێک زیاترەکەی جیهازێک زیاترەکەی دکتۆرێک زیاترەکەی بەتاکید ڕێژەی سەردانی ڕێژای ئێوە خەڵکانە کە یەنە ناوبەخشین سەردانەکەن بەڵام ئێمە نمونەیەکی بچوو گۆرەگرین ئێمە ڕۆژانە پێشوازی لە هەموو بەشە جیاوازەکان و لە هەموو شوێنە جیاوازەکان ئێمە ڕۆژانە 250 تا 300 کەس سەردانی ئەو بە سەردانی کۆمەڵگەی پزیشکی بەخشینەکەن. کاک جەلال وەڵام من ویستم ئیشارە بە دوو شت بدەم ڕاستیەکەی عەفوەن ئەگەر کاتانە بێەوە ڕاستەکەی ئێمە جگەلەوەی کە خزمەت لە ڕووی بینینی نەخۆش و ئەمانەوە خزمەت بە خەڵک و لە ڕووی مادی و خەڵک سوودمەندە لەو پرۆژانەی ئێمە ڕاستەکەی ئێمە دیوێکی کەشمانەیە ئەو دیوە معنەویەیە کە پێشکەش بە نەخۆش و بۆ خەڵکانەیە ئەەکەین کە سەردانی کۆمەلگاکەمان ئەەکەن ڕاستەکەی ئێمە بە بەردەوام لەکردنەوەی خولی هوشیاری و ڕۆشنبیری بۆ کارمەندەکانمان و بۆ ستافی تەندروستی و بۆ سکرتێرەکانمان و بۆ پزیشکەکانمان و بە خولی زانیاری بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی زۆرتر و باشتر بۆ شێوەیە بێ کە جێگەی ڕەزامەندی خەڵکی بین ئەوە لەو ڕۆوە لە ڕوەکەی کەشەوە بەڕاستی ئەمە لە ساڵی ڕابردوو بە تایبەت ئەم ساڵ لە پلانی ساڵی 2020مانایە کە بە هاوکاری لایەنی پەیوەندیدار بە تایبەت بەڕێبەراتی پەروەردەی هەڵەبجە پلانی هۆشیاری تەندروستیمان بۆ شوێنەکان هەیە کە هەر لەسەر پێشنیاری ئەوان و لەسەر پێشنیار و داواکاری ئەوان و بە هاوکاری لەگەڵ ئێمە پرۆژەی هوشیاری تەندروستیمان دەست پێ کردووە بۆ ئەو قوتابخانانەی کە خۆیان بەڕێبەراتی پەروەردەی هەڵەبجە دیاریەکەین بە خۆشبەختانە لە خلالی ئەم 1-2 هەفتە دەستمان گەیشتووەتە هەنێک لە قوتابخانەکان کە زۆر بەدەگمن بەڕاستی لە ڕووی تەندروستی و خەڵک دەستی پێئگا ئێمە چوینەتە تەواڵە نەوێ بەردەبەل کانیاسکان قەڵبەزە ئەو مەجموعەلادەی بناری سوورێن و ئەوانە دەستمان گەیشتوێتە ئێوە پلانی داهاتوشمان بۆ ناو هەڵەبجە خودی خۆی هەیە کە بتوانین خزمەت گوزاری و هوشیاری تەندروستی و پێشکەش بە قوتابیان و خەڵکی ئەو شوێنانەش زۆر سپاس بۆ بەڕێز کاک محەیدین محەممەد بەڕێبەری کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شاری هەڵەبجە سپاس بۆی کەتەوەری یەکەمی بەرنامە لەگەڵمانە بووی. بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە پاش ناوبڕەکە درێژە با بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەدەین. لە سۆران دیارە بەرگری شارستانی لەوێ سیمینارێکی ساز کردووە سیمینارێکە مەیدانیەن و لە ناو بەفردایە کە پەیامنێرمان ئازاد و مەراوەی ڤیتێکی بۆ ئامادەکردین با پێکەوە بینەریە و سیمینارە بین. ئێمە ئەمڕۆ لێرەین سیمینارێکی کراوەمان ئەنجامدا و ئێستا درێژەی سیمینارەکەمان بەردەوامیە بێت کۆمەڵە سیناریۆشمانەیە لێرە بۆەوەی کە باشتر تاوتوی مەوزوعەکانیان بۆ بکەین و بۆەوەی کە چۆنێتی چون لێرەکانە دەتوانم بڵێم بەڕێوەبەراتیمان جوگرافیایەکی تەواو جیاوازی هەیە هەڵکەوتەی جوگرافی بەرزترین لووتکەی چیایی لێرەیە و ژمارەی گەشتیاران لە ڕۆژەکانی زستانش کە بە گەشتی زانستە ناوەبرێ زیاتر لە 3000 کەسە بە پێ پاڵپشتی بە زانیاریەکانی گەشتوگوزار. بەڵێ هەڵبەت جگە لە بابەتەکانی ڕووداوی کە دروستە بن لە سەکۆی ڕوودا و شانۆ ڕووداوەکان ئێمە بابەتێکی تر وە ئەرکێکی تر من لە سۆی ئێمەیە ئەویش بابەتی فریاگوزاری تەندروستی خێرایە. ئێمە وەکو بەرگری شارستانی لە 5 خاڵە ئیشەکەین بە هاریکاری و بۆ تاوکاری تیمەکانی تەندروستی ئەمبڵانس و تا تیمەکانی ئەمبڵانسەکە هەرچەنە بە بەراورد لەگە وڵاتانی دنیا ئەوان تیمی ئەمبڵانسە لەگەڵ سیڤیل دفێنسە واتە لەگە بەرگری شارستانیە. ئێمە لە ڕووداوەکانی با بڵێم ناو ڕووداوی سووتان و لە ناو کارەساتەکانی لە ناو ڕووداوی سداماتی تۆمبێری و لە بەربوونەوەکان لە شوێنە لووتکەیەکان و لە هاتنە خوارەوە ئینسانەکان وەکو هەڵدێران زۆر جارێمە ئەرکی فریاگوزاری خێرا ئەکەوێتە سەر شانی کارمەندان و ئەفسەرانمان
وەکۆ بابەتەیە سابینیتان لەو چەشنەیە کە ئەو کەسەیە هێنانە خوارەوەی بۆ کرا و دەکرێت هەرچێکی باشە تۆ بۆی بکەی وەکو بە هەنگاوی سەرەتایی ئەرکی ئێماوە نییە نەشتەرگەریکردن و بابەتی تر کە ئەرکێکی قورسە با بڵێن لەسەر ئەسوی ئێمە نیە و ئەو ئەرکەیە کە ئەرکێکی سادە و ساکارە تا ئینسانەکە ڕەنگە بە هەنگاوی سەرەتایی ژیانی بژێڕیتەوە و پێشکەشکردنی فریاگوزاری بە خزمەتگوزاری تەندروستی وەکو هەناسەی دەست کرد شێوازی بەستنی پەلەکانی خاش و دەستی و لە بابەتی میانەی زمانقودانەوە و لە بابەتی سووتان و گڕی گەرمی و دووکەڵەکان لە بابەتی شکانەکان لە بابەتی بۆ نمونە ئاچونە ناو گەدە و سیەکان و لە ئەم بابەتانەیە ئێمە میشانەی بۆکەین چەند هەنگاوێکی خێرای سەرەتایی فریاگوزاری خێرایە تەمەن ئەرکو با بڵێم ئەم بابەتە ئەبێ کەسانی ڕاهێنرای و شارەزا بیکەن ئەفسەران و کارمەندانی ئێمە هەمووی دوو سێ جار چەند داخولێکی تایبەتمەندیان بینیوە لەگەڵ ڕێکخراوە بیانیەکان لەگەڵ خودی خۆمانە کە خولمان بۆیان کردوتەوە تەمە شتێکی ئینسانی ویژدانیە لە کۆ ڕووداوەکان ئەم پرسە دێتە پێشەوە و زۆر جارین قازیەکان کاتێک کە تۆش پرسی ڕزگارکردنەکەی لە ئەسبابی کە هەنگاوی فریاگوزاری خێرا پێشکەش ناکەی گیانسپاردن لە ئەگەری دروستبوونی هەیە بۆیە بۆی کە گیانسپاردەکان نەبێ زیانە جەستەیی و گیانیەکان دروست نەبێ بە قوربانیەکان بگوازیتەوە سەیفتی زۆنێ جوگرافیای سەلامە ڕادەستی نزیکترین بنکەی تەندروستیەکەی و لەوێشەوە ڕایەڵەی گەورەترین و نزیکترین با بڵێم خۆشخانە ڕانەکرێن و لەوێ ئیشی پێویستریان بۆ کرێت هەنگاوی سەرەتایی و هەنگاوەیە کە ئێمە هاوێژە وەکو فریاگوزاری خێرە ئەمە کۆی پرۆسەی ڕزگارکردنە لە بابەتی پێشکەشکردنی خزمەتگوزاری خێرای تەندروستی والله جا پێویستە هەموو هاوڵاتێک و هەموو مرۆڤێک ئەو یعنی ئاگای لەو ڕێنماییانە ببێت و هەروەها یعنی جێبەجێشیان بکات بۆی هەمومان دەبێت بیزانین وەکو ئەو ڕۆی باسی کرد چەند ڕێنماییەک هەیە ڕێنمای بۆ نمونە ئەگە بوو مەلەرزە بێ هاتوو چۆ بێ یان هەر شتێکی تر بێ بۆی هەمومان دەبێت بە گرنگی بزانین و ڕێنماییەکانیش جێبەجێ بکەین چەند ڕێنماییەکیشیان کردین بەڕاستی باش بوو بۆ ئێمات کە هەندێکمان نەدەزانی بەڵام دەستخۆشیشیان لێ دەکەین ماندوو بوون بەڕاستی لەگەڵ ئێمەوە. بەڵێ بنێرانی عزیز و خۆشەویست ئێستاش دەچینە لای راپۆرتێک کاوکارانمان بۆیان ئامادەکردین لەسەر ئەو گەنجانی کە مانگێک بەر لە ئێستا لە دەریاکانی یۆناندا بێسەر و شوێن کران فەرموون با پێکەوە بینەبین. ئەمە گریانی دایکێکە کە تا ئێستاش چاڕوانی گەڕانەوەی کوڕەکەی دەکات و ئەو باز لەوە دەکات کوڕەکەیان بەهۆی بێکاری و هەوڵدان بۆ دابینکردنی ژیانێکی شایستە ڕووی لە ئەوروپا کرد بەڵام تا ئێستا بێسۆراغە و هیچ زانیاریەکیان لەبارەیەوە نییە. وڵی داواکاریمان ئەوەیە کوڕەکەمە لە 25 ڕۆیوە لێرە هیچ ئیش و کاسبێکی نەبوو ڕۆی وتی بەشکە لەوێ ئیشێکم دەستکەوێن کاسبێکم لەوێ دەستکەوێن لێرە مەکتەبی بۆ تەواو نەکرا تا پۆلی حەوتشی تەواو نەکرد ئیتر ڕۆی لێ نەخۆی نەباوکی هیچ باوکشی معاشی نەبوو هیچ ئیش و کاسبێکی نەبوو باوکشی ئیتر ڕۆی وتی بەشکە سەری خۆی هەڵگرت لەوێ ئیشێکم دەستکەوێن ئیتر لە تا دەی مانگ ئیتر تەلەفۆنی کرد ئیتر کوتی بە یەختە ڕۆین ئیتر دەی مانگ ئیتر کەوتە 11 مانگ ئیتر کوتیان یەختێک کەوتوتە ئاوە ئیتر دوای ئەوە بێسەر شوێنە وەڵی هەتا ئێستا هیچ دەنگ نەبووە ئێستا داوایان لێەکەین ئیتر داوایان لێەکەین هەورێکمان بۆ بدەن حکومەت هەموو لایەنەکان سەرمایەدارەکان داوایان لێکەن ئەو یەختەمان بۆ دەرکەنەوە یارمەتیمان بدەن هەورێکمان بۆ بدەن ئەو یەختەمان بۆ دەرکەن ئیتر بەبوون و نەبوون ئیتر ئێمە شتێکمان بۆ دەرکەوێن. بەشێک لە کەسوکاری ئەو بێسەر و شوێنانەی کە لە یەختەکەدا نقم بوون لە بەردەم ئۆفیسی دەستگای لوتکا بۆ کاروباری پەنابەران و ئاوارەکان گرت بوونەوە و داوایان کرد لایەنە پەیوەندیدارە حکومیەکان لە هەرێمی کوردستان و عێراق هەوڵەکانیان بخەنەگەر بۆ دۆزینەوە و ئاشکراکردنی چارەنووسی ئەو کۆچبەرە بێسەر و شوێنانە. بەڕێزان سەرۆکی کۆمار سەرۆکی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی پەرلەمان وەک ئاگادارن لە بەرواری 11 2020 لە نێوان یۆنان و ئیتالیا و بە دیاریکراوی لە دەریای ئایۆندا کۆمەڵێک گەنجی کورد لە ڕووداوێکی کارە ساتباردا بوونە قوربانی زۆر گرنگە کە هەموو لایەک لە ئازاری ئەم کۆستە گەورانە تێبگەن و تێڕوانینێکی ئیجابیتان هەبێت و بۆ بارودۆخی کەسوکاری ئەو قوربانیانە
داوای هاوکاری لە هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێم و سەرۆکی کۆمار و دەکەین داواکارین بە جددی بێنە سەرخەت بۆ گەڕان و بەدواداچوون بە دوای چارەنووسی ڕۆڵەکانماندا. ئێمە ئێستا لە کوردستانێن بە حساب حکوومەتمان هەیە، سەرۆکمان هەیە، سەرۆکی پەرلەمانمان هەیە. کاکە گیان هەر کابرایە کە پێی لاردانە ئەیگرن سەر نوکمێکەن ئەی کوژن، ڕۆژنامە نووسە کوژن، فەقیر و هەژارە کوژن، ئەی دەوەرە فەرمو کاکە گیان بێن بەدەنگی ئەم فەقیر و هەژارانەوە کە خنکاون لەو ئاوە. خۆشمان وەکو بنەماڵەی خۆشمان هاوکاریتانەکەین. بۆ لێمان ناپرسنەوە. ئەو جەنازانە 5 جەنازە هاتووەتەوە کەوا کاگلااو راولێتیەوە بە حساب. ئەی باشە ئەوە ئیتر نازان ئەوانەی کە لەژێر ئاوە ماوە بۆ هەوڵی بۆ نادەن. بۆ گوێی خۆیانیان لێ خەوانوە. داواکەین لە بەڕێز کاک لاهور کۆوەکو ئەوەی کە پێیە کرێ قسوور نەکە بە شەتێکیش کاک لاهور 3 جاراتومە دەرگاکە دەرگان لێ نەکردومەتەوە. چوومەتە لای کاک خوبات دەرگان لێ نەکردوێتەوە. چوومەتە لای کاک باڤێڵ دەرگان لێ نەکردوێتەوە. چوومە لای کاک حاکم خاوەر دەرگان لێ نەکردوێتەوە. هەموو دەرگاکانیان قایمە. تەنها لە هەوڵ و کۆشش و ژیانی خۆیانان. لە هەوڵ و کۆششی ئەم میلەتە نین کەوا هەمووی ژێر پێ خراوە، هەمووی لە برسا مردووە، هەمووی سەری لێشەوە ڕوەکاتە وڵاتە. ڕۆژی 11 مانگی ڕابردوو لە دەریای ئایۆنی لە نێوان یۆنان و ئیتالیادا یەختێک بە 53 سەرنشینەوە نقم بوو. لە نێوانیاندا 23 گەنجی هەرێمی کوردستانی تێدا بوو کە تیایدا 4 گەنجی هەرێم گیانیان لەدەستدا و 3 گەنجی دیکەش ڕزگار کران و 15 پەنابەری دیکە تا ئێستا بێسەر و شوێنن. وەڵا کوڕەکەم و زاواکەم هەردووچان ئەمە کوڕەکەمە ئەوەش زاواکەمە ئەمە هەردووچانە. زاواکەم 2 مناڵی بەجێهێشتووە بەس کوڕەکەم خێزانی نییە. وەڵی داواکاریمان لە حکومەتەوەیە ئەگەر ئیشەڵا بە هاوارمانەوە بێ ئیشەڵا یارمەتیمان کا بۆ ئەم یەختە بێتە دەرەوە. ئەگەر ئەم یەختە بێتە دەرەوە دڵنیای بینەوە خۆ بزانین ئەم یەختە کەسیتیایە کەسیتیانە. ئێستا لە 11 مانگەوە ئێمە چەند جاریکە داوامان کردووە لە حکومەت کەسی خۆمان چووە بەس هیچیان بۆ ناکریا. ئێمە 2 زاوامان لە سیویدەوە هاتۆ 5 شەو لەوێنان گەڕاون ئەڵە یەک شتمان بۆ ناکریا. خۆی ئەمە بە حکومەت نەبێ بە هەچی کەسە ناکریا. ئەگە بە خۆمان بکرایە و یان بە هەر بە قەوم بکرایە بە هیم بکرای ئەڕۆشتین هەر خزم قەوم و کەس و کار و دۆستان یارمەتیە کردی بەس ئەمە لە توانای کەسانە. ئەماڵە بەزە بێ حکومەت بێ حکومەتیش داوای لەکەین ئیشەڵا بێ بە هاوارمانەوە زۆر مەمنونی حکومەتین. ئەمە لە کاتێکدا لە ساڵی 2015ەوە تا ئێستا 413 کۆچبەر گیانیان لەدەستدا و 171 کەسیشیان هەتا ئێستا بێسەر و شوێنن. دانیار نورەدین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. لە 11 مانگی ڕابردووە تا ئێستا چارەنووسی کۆمەڵێک گەنجی بە شمەینەتی هەرێمی کوردستان لە ئاوەکانی یۆنان نادیارە کە سوکاریان هەر دەرگایەکی حکومی یاخۆت ئەوەی کە لە توانایدا هەبێت چارەنووسی ڕۆڵەکانیان بۆ دیاری بکات تەقە لە دەرگادەن بەڵام تا ئێستا هیچ دەرگایەکیان بۆ نەکراوەتەوە. لە هەمان کاتیشدا ئەوەی بە خۆیان بکرێت وەک خۆیان ئاماژەی پێدەکەن لە هەوڵ و تەقەلان بۆی کە بیکەن هیچ نەبێت چەرمی ڕۆڵەکانیان بگەڕێنرێتەوە خاکە بەشمەینەتەکەی نیشتیمانیان. دیارە تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر چارەنووسی نادیاری چەرمی ئەو گەنجە کوردانی کە لە ڕێگەی هاتوونە هات بۆ پەیداکردنی یا چارەنووسێکی دیار و بۆ بەدەستێنانی ژیانێکی شایستە ڕویان لە ئەوروپا کرد. تەرخانمان کردو بۆ بابەتە قسە و گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد قادر کە ئامۆزایەکی لە ئێستادا بێسەر و شوێنە وەروها کاک علی محەممەد کە کوڕەکەی و ڕۆڵەکەی تا ئێستا بێسەر و شوێنە لە 11 مانگی ڕابردووەوە. کاک محەممەد زۆر سپاس کاگە لە یاخوا بەخێر بێن ئاخر ناخۆشیتان بێ ئینشاڵڵا بۆی وایە کە هەرچی زووە چارەنووسی ڕۆڵەکانتان و کەسوکارەکانتان دیار و ئاشکرا بێت. کاک محەممەد ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەین چۆن خەبەری ئەم ئامۆزایەتان وەرگرتووە دوایین خەبەری چی هەیە دڵنیان لەوەی کە ڕەنگە یەکێک بێلەوانی کە لە ناو یەختەکەی 11 مانگی ڕابردووە ژێر ئاو کەوت بێت یاخۆت هێشتا گومانتان هەیە لەوەی کە ئەگەر ئەوی بتیا بێت یاخۆت نامابێت یا نەمابێت. دەستان خۆش بە ناوی خۆی گەورە سوپاس بۆ جەنابتان بۆ ئەم میوانداری ئێمە کە کردتان. دیارە بەداخێکی زۆرەوە ئەم کارەساتەی کە لەم فترە کەمەیە پێم وایە ئەمە چەند ساڵێکە یەکەم کارەساتەکە لە بینی یۆنان بۆ ئیتالیا ڕوویداوە ئەویش بەڕاستی کارەساتێکی جەرگبەر بوو بە نسبەت ئێمەی کەسوکاری ئەو قوربانیانەوە.
دیارە ئێمەش کوڕەکەمان لەوێ وەکو هەموو ئەو ڕۆڵانی کە لەم وڵاتەیە ئەژین ئەو کوڕی ئێمە پشتیوان ئەبوو بەکر سەر بە ناحەی بنگرت دیارە خوێندنیشی تەواو کرد بوو خوێندنیشی تەواو کرد بوو بەڵام فترەیەکی زۆر بوو هیچی شوکارێکی نەبوو وەکو پێویست گەنجی خۆشمان ئەزانن ئەمڕۆ بەداخێکی زۆرەوە زیاتر دەسەڵات با بڵێن وای کردووە هەموو دەرگاکانی بەڕووی گەنجانە داخستووە کاتێک گەنجێک سیرەکەی خوێندن تەواوەکە لەگەڵ ئەوە دوای ئەوە بێئی شوکارە هیچ کار و کاسپێکی نییە پێم وایە ئەوەی کە ئەیگرێتە بەر ئەم ڕێگا نەهامەتیە کە ئێستا ئێمەی کە سوکاری ئەم قوربانیانە گیرمان خواردەوە بەدەستێوانی گەنجەکەی ئێمە وەکو هەموو ئەو گەنجانی کە تا ئێستا چارەنووسی نادیارە دیارە ئێمە کە فترەیەک بوو لە ئەسینا زیندان بوو لەوێ زیندان بوو ئەوەی کە باوکی پێی وتبوو توێ ڕۆڵە دوای ئەوەی لە زیندان ئەگەر ئازادی وەرەوانێ مەڕۆ بۆ دەرەوەی وڵات ئەویشتی باوە پێم خۆشە چەندی کەژ ئەگەر لێرە زیندان بم بەڵام نێمە بۆ وڵاتەکەی خۆمان یعنی گەنجێک زیندانی وڵاتێکی پێ خۆش بێت لە هاتنەوەی بۆ زێدی خاک و باپیری خۆی بۆ خاک و نیشتیمانەکەی بەڕاستی ئەمە کارەساتن ئەمە ئێمە ئەم پرسیارە ڕوبەڕووی دەسەڵاتداریانی هەرێمی کوردستان یەکەینەوە بە تایبەتیش هەستێ سەرۆکایەتێکە وەزائیلن سەرۆکایەتی کۆماری عێراق چونکە ئەوەی کە ئێستا چارەنووسی ئەمانە حەسەب قسەکە تا ئەم لەحزەیە بەڵێ بە داداچوونیش کراوە کە لە ناو کابینەی ئەم یەختەیە ئەوان حەسر بوون کە وەکو حەسریش بوون قوڵایی ئەو شوێنە ئەوەی کە باسەکەێت تقریبا لە قوڵایی 1100 مترایە ئێوە دڵنیا بوونەتەوە لەوەی کە ڕەنگە ڕۆڵەکەی ئێوە لە ناوم کابینەیە بێت و لە ناوم یەختەیە بوو بێت بەڵێ هیچ گومانی تیانە لەبەرەوەی ئەو ئێوارەی کە بەڕێکەوتن داوای لە باوکی کرد لە براکانی کە پارەم بۆ بخێن وا وەژوە حازر ئێمە ئەڕۆین ئەوان پێشیان ڕۆڵە کاتی ئەوە نییە بەڵام دیار بوو هەر حەزیان لێ بوو ئیتر وەڵحاڵ لەگەڵ قاچاقچیە کە ئینتیفاقیان کردووە ڕۆشتون بەڵام مینەکەی ئێمە لێرایە ئەوەیە قاچاقچیەک ئەم گەنجانە ئەگەر یەختێک بە نمونە 20 نەفەر بگرێ ئەمانە چن 50 یەکن ئەمەش لە پێناوی یعنی بڕێ مادە و دەستکەوتی خۆیان ئیتر گویان لەوە نییە بەڕاستی ڕۆڵەکانی ئێمە تووشی چی ئەبن نابن ئەلموهیم ئەوان دەستکەوتێکیان هەبێ بەڵێ ڕۆشتون سەرش کەوتون تا ئەو لەحزەی کە با بڵێن لەوانەی کەش کە لەگەڵیان نابوون نامەی سەوتیان نردۆ کە ئێمە ئەوە سەرکەوتوین لە یەختەکە ئێوە چۆن خەبەرتان پێگەیشت ئێمە دیارە ڕاستە ئێمە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کە ئەم یەختە نقم بووە هەواڵەکەمان پێشتر خۆی هیچ نامێکی دەنگی هیچ هەواڵێکی نەناردووەکە وەکو نامە نەخێر ئەو نەی ناربوو بەڵام ئەو هاوڕیانەی کە لەگەڵیانیان نامەیان ناربوو کە ئێمەوە سەرکەوتوی وڕین بەڵام ئیتر دوای ئەوەی کە سەرکەوتون ئیتر هیچ پەیوەندی تەلەفۆنی نەما هەتا ئەوەی کە دوای ئەوەی کە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان هەواڵەکەمان پێگەێت بەداخەوە کە ئەو یەختە غەڕبوو زۆر باشە کاک عەلی با گوێویستی چیرۆکی ڕۆڵەکەی جەنابەت بین پێشەکی بە ناوی خوای گەورە و میهرەبان سوپاسی تەلەڤیزیۆنی پەیامەکەم سوپاسی ستافەکانەکەم برای بەڕێزم من کە کوڕێکم لەو یەختایە کە لە 11 کە نقم بووە لەو بەحرا کە بینی ئەسینا و ئیتالیایە ئیتر لەو کاتەوە هیچ شتێکیان دیار نییە ئێمەش کە خەبەریان داینێ من خۆم لە دەرەوەی وڵاتم لەگەڵ برایەکمە براکەم ڕۆژێک پێش من گەیشت اینجاکە منیش لەگەڵ کوڕێکی ئامۆزامە هاتم 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ ئێمە لەوێ لە ئەسینا گەڕاوین لە ئەسینا گەڕاوین بەرپرسی هەموو بنکەی پۆلیسی ئەو شارە کەوا پێڵەن جەزیرە شارێکە لە منتیقەی جەزیرەیە پێیوتین وتی ئەم کوڕی ئێوە کە ئێوە ئەڵێن نادیارە یەکەم ڕۆژ هیچمان نەدۆزێتەوە دووهەم ڕۆژ خەرتەیەکی پێبوو ئەوەی کەوا ئەچیتە ئەسینا ئەو خەرتەیەکەوە بڵێن بۆ مانێک بۆ یەکەن وەرەقەیەکە بۆ مانێک بتوانێت کە لە وڵاتە بمێنێتەوە وتی تەنها ئەو خەرتێمان دۆزیێتەوە جا 4 ڕەفیقی بڵێن لەو یەختات کە دەرچوو وتیان ئێمە بڵێ ئەو ئارازمان لەگەڵا بۆ ئاراز عەلی محەممەد ڕسمەکەی پێمایە پێێتە ئەوە ڕسمەکەیەتی ئاراز عەلی محەممەد وتی ئەو ئاراز عەلی محەممەدمان لەگەڵا بووە ئێمە ئەم کوڕەمان لەگەڵا بووە هەتا 2 جارش لە ژێرەوە بووە هاتۆتە سەرەوە پێی وتوین کە بڵێن گەرم بۆ ژوورەکە
هەم چۆتە خوارەوە ئیتر دوای ئەوەی کە ئێمە دەرچوین ئیتر چارەنووسی ئەوان هیچ دیار نییە ئیتر نازانین غەرق بوون لە یەختەکە یاوەکو دەرچوون ئیتر ئێمە شەوڵێکی زۆرمان داوە لەلایەنی ئەو بەرپرسەوە کەوا بڵێن بەرپرسی هەموو بنکەی پۆلیسی ئەسینایە ئەو جێگانەی کەوا بڵێن کەوا سژنی تیا بووە و ئەو بنکەی تەندروستیانەی کەوا جەنازەی ئەو کۆمەڵە قوربانەی تیا بووە کە لەو بەحرا خنکیاون و کۆمەڵێکی ترشیان لەژێر چاودێری تەندروستیا بووە هەمووی گەڕاوین اینجا کە نادوونیان بۆ لای ئەم دەرچوانە کە پیان وتین یەکێکیان خەڵکی چەمچەماڵ بوو یەکێکیان کەلار بوو یەکێکیان خەڵکی ئێران بوو ئێرانیەکە تەمەن 16 ساڵ بوو ئەمانە دەرچوون ئیتر ینی چارەی ئەوان چارەنووسی ئەوان دیار نییە ئیتر یەکێکیان ئەیوت درگاکەیان لێداخراوە یەکێکیان ئەیوت کە لەگەڵ وەرگەڕاوە ئیتر بڵێن کە بە پشتا کەوتۆ ئەو یەختە کەوتۆتە خوارەوە ئیتر چارەنووسیان دیار نیە ئەوان ئێمەش ئیتر هەوڵێکی زۆرماندا چون نردینان بۆ سژنێک جەماعەتێکی تیا بوو هەریەکە وەکو چۆن ئەڵێ سژنی ئینفرادی هەریەکە لە ژوورێکا بوون پێشیشان قەفەزی ئاسن بوو ئاوەکو ئێسا من چۆن دانیشتوم ئاوا دانیشتون لێ ئەو بەرپرسەی ئەمەی نات بۆ ئەوێ تەلەفۆنی کردو بۆ ئەو زابتە هی ئەو بنکە کە ئەو سژنانی تا بوو پێوتون وتی ئەم کوڕانە تێن بۆ ئەوێ کوڕێکیان لێ بە ناوی ئاراز عەلی محەمەوە وتی مەیەن لە دوام من خۆم یەک بە یەک ژوورەکان بانگەکەم ئەگەر ئەم کوڕی تیا بوو جا بەداتەوە هەتا ژوورێکیان خۆم نزیک بوومە لێ ئیتر ئاوەها ئیتر دانیشتبوون لە تاریکیەکە پێشەکەیشان بڵێن قەفەزی ئاسن بوو لە ناو ژوورەکە وتی عەلی محەممەد وتی ئاراز عەلی محەممەد جواب نەبوو ئاوار لە پشتوی وەسام تەماشام کرد وتی لە دوام بێیت بانی ئەوانی کە ناکەم ئیتر مەجبور ئەوە بوو تۆزێک کشاینە دواوە ئیتر 13 ژوور بوو یان 14 ژوور بوو بانی کرد کوڕی ئەمەیتیان نەبوو ئیتر نازان ئەوانە کورد بوون یاوەکو غەیری کورد بوون نازان ئەویان ئیتر کە هاتین ئیتر لێ پێوتین ئەو زابتە پێوتین وتی ئەو کوڕی ئێوە لە ئێرانێ ئەمجا هەم گەڕاینەوە بۆ لای ئەو بەرپرسە وتی بەڕاستی ئەم کارە ساتەی ئێوە وا تەئسیری تێ کردوم وتی 3 ڕۆژە من 12 ساعت خەوتوم وتی خەریکم تووشی نەخۆشی نەفسیە بم کورد ئەوەنە عاتفیە بە ئەو برامەی وتی ئەم کوڕە چی تۆیە وتی برازام وتی بۆ ئەو برازە ئەوەنە بێتاقەتی وتی بەڵێ هەتا دەستی کرد بە گریان ئافرەتێک زابتێک بووم نەقیب و نازام مقەدەم بوو دەستی کردە ملی براکەم دەستی کرد بە گریان وتی کورد زۆر عاتفین ئەگەر سەرۆکی وڵاتەکەیشتان بەڕێوەبەری وڵاتەکەتان ئەوەنە بەڕەحم بێ ئێوە ئاوەها ئێوە تووشی ئەم حادیسانە نابن و ئاوەتیان ناچن بەس بەداخەوە ئەڵێم سەرۆکی حکومەتی هەرێم سەرۆک وەزیران بەرپرسان حەچی بەدەم خەمی ئەو میلەتەوە نییە بەدەم خەمی ئەو کوڕەگەنجانەوە نییە کە یەکێک وەکو ئەم کوڕی منە کە خوێندنی تەواو کردووە تەمەنی 27 ساڵە کە مامۆسای ناوەندی بووە بەشی زمانی ئینگلیزی تەواو کردووە پێم وتمە ڕۆڵە ڕوومەکەرە ئەو وڵاتە توخوا ئەوە ڕێگای مەرگە وتی باوکە گیان وا تۆ ژنیشی بۆ هێنان بەیانی من بەچی ژن بەخێوکەم بەچی مناڵ بەخێوکەم ئەگەر بێت و سەرۆکی ئەم وڵاتە ئێمە ئەم هەموو پارۆ سەرۆتێ لەژێر دەستایە ئەگەر بێت و هەر ساڵێک 1000 خوێندکاری وەکو ئەم کوڕە جوانەی من کە تیاچووە ئەگەر بێ و تاعینان بکەن ئەو ڕێگا نادەنە بەر من خۆشم لە فەقیرار ڕۆیشتم ئەگەر وڵاتەکەی ئێمە وڵات بێت ئەگەر هەلی کارمان بۆ بڕخسێنێ خۆشم نەچوومە دەڕۆ باوەڕ بکە خۆشم نەچوومە دەڕۆ ئێستا چارەنووسی دیار بە مردووی بێ بە زیندویی بێ کێ دەتوانێت لە عێراق و لە هەرێمی کوردستانە چارەنووسی ئەم ڕۆڵانتە نیگلایی بکاتەوە خۆ ئیمڕۆ سەرۆکی ئێمە داوا لە سەرۆک کۆمارەکەین لە بەڕێز کاک دکتۆر بەرهەم اینجا داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان ئەەکەین لە بەرپرسان ئەەکەین هەوڵ بدەن ئەم تەرمی ئەم قوربانانە ئێمە ئەم کوڕە گەنجانە ئێمە لە ئاودەر بکەن بزانین ئایا ماوە هەر تەنها ئێسک و پلوسەکەیشمان دەستکەوێ هەر بۆ ئەوەی تر دڵنیا ئەو کوڕی ئێمە هەر چاوەڕوانە ناکەین لەو بەحرابێ کاگەڵ ئێستا هیچ ئومێدێکتان نییە ئێوە بۆی کەما بێت هیچ ئومێدێکم نەماوە تەنها لای خوا نەبێت تەنها ئومێدم بەخوا هەیە بە ئاڵای گیان ئیتر لە ئاڵای گیان بە وەلایشۆ
ینی دڵم خۆش نییە کە یەکێک لەم کوردستانە ئێمە لە عێراقا هەڵبسێت بە دەرهاوتنی ئەو تەرمانەوە. کاگالی بۆچی دەبێت بەرپرسانی هەرێمی کوردستان نەتوانن چارەنووسی ئەم چواردە گەنجەی کورد یەکلایی بکەنەوە بە مردویش بێ باتەرمەکانیان بێنەوە لە کاتێک باس لە پەیوەندیان نێودەوڵەتیەکان دەکەن لە هەموو کە زیاتر باس لەوە دەکەن پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی دەوروبەر و لەگەڵ وڵاتانی زلهێز باشە و ئەوە تا فەرم و بەشداری کۆنفرانسی گەورە و زەبەلاحەکانی جیهان دەکەن یان ئەمان لە ڕێی پەیوەندیەکانیانەوە توانای ئەویان نییە چارنووسی ئەم چواردە گەنجانە دیاری بکەن؟ بەڵێ ئەتوانن لە ڕێ ئەو پەیوەندیانەوە داوا بکەن بەرەزیان وتومە پێشوش وتومە دووبارەی ئەەکەم و دەرهاودنی ئەو قوربانیانەی ئێمە پارەی یەک تەلەبەی بەرپرسێکی تێئەچێکەوە ئاگادارم لە چی وڵاتێکە خوێنێ و 4 حیمایە لەگەڵایە پارەی یەک ساڵی ئەو تەلەبەی ئەوی تێئەچێ دەرهاودنی ئەم کوڕە گەنجانەی من کە یەکێکە ئەمە یەکێکە لە کوڕەکانی من ئەو چواردە کوڕە جوانە کە ئێستا لە ژێر ئاوان لەوانە ئێسکەکەیشیان نەما بێت ئەتوانن دەری بێنن ئەتوانن پەیوەندی بکەن چۆن ئێساکێ لەگەڵ هەموو وڵاتێکە ئاڵێن پەیوەندیمان هەیە ئێساش ئەتوانن پەیوەندی بکەن بە سەرۆکی ئەسیناوە ئەسەرێک ئەم زابتە بە ئێمە وتی ئێوە ئەتوانن پەیوەندی بکەن بە سەرۆکی وڵاتەکەتان پێیوتم وتی ئێوە وڵاتان هەیەوتم بەڵێ ئێمە وڵاتمان هەیە سەرۆک پەرلەمانمان هەیە سەرۆکی حکومەتمان هەیە ڕۆین و پەیوەندی پێوەکەن وتی ئێوە ئەتوانن پەیوەندی بکەن بە سەرۆکی ئەو وڵاتەتانەوە سەرۆکی وڵاتی ئێوەش پەیوەندی بک بە سەرۆکی ئەسیناوە تاوەکو ئەم یەختە بە غەواسی ئاسکەری نەبێ بڵێن بە مەلەوانی مەدەنی دەرنایە کۆمپانیا بۆی دەرنایە ئیلا غەواسی ئاسکەری نەبێت چونکە ئەمە 1000 مەتر 1100 مەتر چۆتە خوارەوە لەوانەیە کە کەوتوێتە خوارەوەش بەم لالایشە 100 مەتر 200 مەتریکە دوورکەوت بێتەوە ئیمڕۆ بە سەرۆکی سەرۆک کۆماری عێراق بە سەرۆکی هەرێمی کوردستان هەوڵ نەدەن ئەم یەختە بە کەس دەرنایێت ینی وڵاتی یۆنان هەوڵیان یا و گەڕاون بە دوای ئەو گەنجانەدا بەڵام شوێنەکەیان قوڵایەکەی زۆر و توانای دەرهێنانەوەی توانای دەرهاودنیان هەوڵیان یا و گەڕاون بە دوایانە گەڕاوین ئێمە 50 مەتر زیاتر ناتوانین بچینە خوارەوە و ئەمانشە بە بێقانونی ڕیان کردێتە ئەم وڵاتە لەو بەی ناخرکاون ئەوانە بە ینی ئەوان قانونیە جوڵێنەوە ئێمە لە سەرمانی ئەمە کە بجوڵێنەوە بەیانی ئەم نەفرانە دەربێنین چونکە بە بێقانونی هاتوونەتە ئەم وڵاتی ئێمە دەی داواکەم لە سەرۆک کۆمار بەڕێزکار دکتۆر بەرهام سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆک وەزیران سەرۆکی پەرلەمان ئەندامان و لایەنگیران هەوڵ بدەن ئەم نەفرانە ئێمە کەوا کەوتونەتە ژێر ئاو چواردە کوڕی گەنجی وەکو ئەم کوڕەی من کە کەوتونەتە ژێر ئاو هەوڵ بدەن دەری بێنن باوەڕ بکەن بە هەزاران یەختی ئاوا قم بێت و دەری بێنن هیچ لە پارە و سەرۆتەکەی کوردستانیەوە کەم نابێتەوە توخوا دڵی ئێمە خۆش بن بۆ خاتری خوا بۆ خاتری ئەو خوا بۆ خاتی ناوە پیرۆزەکانی خوا هەوڵ بدەن توخوای تر با ئێمە شەو ڕۆژ بەشی ئێمە گریان هەوڵ بدەن ئەم کوڕانەمان بۆ دەربکەن لە ژێر ئاو داواتان لێ یەکەین لە ڕێی خوا زۆر باشە کاک محەممەد چماوەیەکە خەریکن لەوەی کە تەقە لە جرگاکانی ئەوانە دەن کە دەسەڵاتیانی ئەو دەتوانن سۆراغیان بکەن لای چێ ڕۆشتون وەڵامەکان بەکوێ گەشتون دەنگتان گەشتووەتە لای سەرۆکی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عراق سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم سەرۆک کۆماری عراق دەنگتان گەشتووەتە لای ئەمانە تا ئێستا وەڵامیان چی بووە؟ بەداخەوە وەکو کاگ عەلیش ئاماژەی پێ دیارە لە زۆر دەرگا دراوە بەڵام تا ئێستا هیچی وەکو پێویست وەڵامێکی ئیجابیان نەیەوەتەوە ئەڵێن چی وەڵام نادەنەوە هیچ دەرگایەک ناکەنەوە بەڕاستی لە عەفو کە قسەی ئەم پیاوەشە داوای لێبوردن نەکەن چی بەرپرس لە محافەزەی سلێمانیە هەیە چوومەتە بە دەرگای بەڕێز کوڕی مام جەلال هەردوو کوڕەکەی چوومەتە دەرگای حاکم خاوەر ئەیتر ئەوەی کە بەرپرسە چوومەتە دەرگای کاک لاهور بە ذاتی خوا سێجار چوومەتە دەرگایان کاکە لێرانیە بەیانی بڕۆن سەعات دەچوون کاکە ئیزعاشتان کردوین بەڕاستی کاکە بۆ ئیزعاشتانەکەین ئەی دەنگ بچین بۆ لایکی ئەمە تەنها خوامان هەیە و ئێوە لە خوا بگەڕێت و ئێوە بەرپرسی ئەم وڵاتە ئێمە ئەی هاوار بۆ کوێ بەرین هاوار بەرین بۆ عەرەب هاوار بەرین بۆ تورک هاوار بەرین بۆ فارس کەس نایە بە هاوەرمانەوە ئێوە ساحیبی ئێمەن ئێمە دەنگمان پێداون کەوا لەسەر کورسی دانیشتن و هایلاف ئەژین لە فەرموو بە ئەو ڕۆناڵە ئێمە خنکاون بۆمان دەربێنن
زۆر باش ئێستا چیتان لەسەر کۆمارێ بۆ ناوی سەر کۆماراتە ناوە دیارەکە ئێمە باسی سەرۆکایەتی کۆماری عێراقەکەین کەسێکە کووردە بەڕاستی ئەوەی کە ئەم پیاوە لە پێگەیەکایە ئەمڕۆ سەرۆکی وڵاتێکە ئەم بە ڕێزە ئەتوانێت لە ڕێگای ئیلاقاتی خۆیەوە لە ڕێگای پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتی ئەسینە با بڵێن ینی پردێکی پەیوەندی دروستکەن بۆ دەرهێنانەوەی ئەم گەنجانی کە تا ئێستا چارە نووسیان نادیارە. کاتی خۆی من لە ئەو ڕۆژە لە دەستگای لووتکە شەرباسی ئەوم کرد بە سوپاسەوە بەڕاستی تا ئەم لەحزەیە دەستگای لووتکە پیان لە ئێمەدانە بڕێەوە هاوکار و پشت و پەنامان بوون هەتا بۆ هێنانەوەی ئەو پێنجەنازەی کەشکە هێنایان نەوانی. دیارە کاتی خۆی جەنابی مامجەلال سەرکۆماری عێراق و بەڕاستی پێگەیەکی تایبەتی هەبوو لەوێ و هەمووشمان نەزانین چونکە ئێمە هیچ کاتێک نامانەوێت لە بایەخی هیچ کەسێک کەم بکەینەوانێ. کاتی خۆی کوردێک لە ڕۆژهەڵاتە کە ئەمری لە سێدارەدانی بۆ دەرچوو ئەو کات لەگەڵ ئەحمەدی مەحموودی نەژاد پەیوەندی کرد ئەمرەکەی ڕاگەر یعنی ئەمە پێگەی سەرکۆمار وایە ئەتوانن بیکەن واتە ئەتوانن بڵێ من لێرەشەوە داوای لەکەم بەڕێز کاک بەرهەم ساڵە کامڕۆ سەرکۆمارە و لە ڕێگای ڕایۆشکارەکانی شەوکا کاوژینیشە لەوەیە دەنگمان گاتە لای بەڕێزیان بۆ ئەوەی هەوڵێکی جدی بن چونکە ئەوەی کە جێگەی داخە تا ئێستا هیچ بەرپرسێکی ئەم وڵاتە ئەگەر خۆیان بێن بچن سەرێ بکەن بە ماڵی کەسوکاری ئەمانەیە ئەو کاتەتی ئەگەن معاناتی ئەمانە لە چی کارەساتێکان بەڕاستی معاناتیان نەزانن. من لە نزیکەوە با بڵێنەوە کاک عەلی خۆی باوکی یەکێک لە قوربانیەکانە من ئەو کوڕەی ئامۆزام کە ئێستا با بڵێن بابچنە ماڵەکانیان نەخێت دایکی ئەوەکانی کە ئەزانن لە چی نەهامەتێکە ئاژین شەو ڕۆژ چاوەڕێی ئەوەن یەکێک لە دەرگا بات ئایا هەواڵێکی خۆشیان بوو بێنێ بەڕاستی. بەڵام تا ئێستا هەرسێ سەرۆکایەتێکە هەم سەرۆکی هەرێم هەم حکومەت و پەرلەمان وەکو پێویست ناتون بەدەم ئەم کەیسەوانێ. بەڕاستی گەنجی ئێمە پێم وایە لای ئەمەنە بێبایەغ بووە کە ئەوان هیچ کاتێک ئیتیمامی پێنێن. ئینا گەنجی ئێمە سەرمایە ئەم وڵاتەیە پاشە ڕۆژی ئەم وڵاتی ئێمە لەسەر گەنج بنیاد ئەدنرێ لە هەموو وڵاتێکە وایە بەڵام لای ئەمان ئەوەی کە بایەخی نەبێ گەنجە ئەوەی کە بایەخی نەبێ گەنجە. زۆر باشە بۆ هیوایی کە گەر هاوکارانم بتوان هیچ نەبێت لە ڕێی تەلەفۆنەوە پەیوەندیەکی هاوژین عومەرمان بۆ وەرگن کە یەکێکە لە ڕایۆشکارەکان و خۆشتان ناوتانی هێنا چاوە کاتێک کە ئەگەر بێتە سەرخەت دێمەوە لای جەنابەت کاکالی پەیامتان چی هەیە کە خۆت یەکێکی لەو قوربانیانەی لەبەر نەبوونی و هەژاری و نادیاری داهاتوو چارەنووسی خۆت ڕوت لە ئەوروپا کردووە ئەمڕۆ کوڕەکەت ئەوە تا فەرموو ئەمە چارەنووسەکەیتی تا ئێستا کە نادیارە لە ڕێگەی ژیانێک کە بەویست و بە چارەنووسێک کە دیار بێ خۆتیش نەبێ بۆی ڕووی لە ئەوروپا کردووە پەیامتان بۆ گەنجانەی دیکە چی هەیە و لە مقابلیشدا دەبێت پەیامێکتان بۆ دەسەڵاتداران هەبێت کە هۆکار نەبن بۆی کە گەنج لە پێناو ژیانی خۆیان بیر لەوە بکاتەوە سەری خۆی هەڵگرێ و ڕووبا ئەوروپا بڕوات. بەڕێزگیان من وەکو باوکی ئاراس وەکو باوکی ئەو قوربانەی ئەو کوڕە گەنجەکەوە لە بەحری بینی ئەسینا و یۆنانە کە کۆچی دوایی کردووە خنکاوە نەماوە من داوام لێ کردەوە و تومە مەیە بۆ ئەو وڵاتە توخوا من غەریبی زۆر ناخۆشە بەڕاستی من ڕۆژی وا بووە سێ جار دەستم کردەوە بە گریان ئەوە نەبێت تااقەتی ئەم خاک وڵات و ناو کەس و کاری خۆم بوو بەس ئەویش پێیوتم وتی من ئەوە خوێندنم تەواو کردووە هیچ چارەنووسێکی ئەومان نییە کەوا بەیانی بتوانین بچینە دەرگای کابرایەک کچێکمان پێ بەخشێ و بەخێوی بکەین و ئێمەش وەکو ئەو خەڵکە وەکو ئەو خەڵکە بژین نە هەلی کار هەیە لە وڵاتی ئەمە نە ئەوانەی خوێندن تەواوەکەن ئەڵێن زانکۆی ناو ئەمریکیمان دروست کردەوە زانکۆی چیمان کردووە و چیمان کردووە هەمووی بۆ خۆیان و بۆ باخەڵی خۆیانە ئەینا ئەگەر ئەوانێکەوە خوێندن تەواوەکەن و زانکۆکان تەواوەکەن بۆ دایان نامەزرێنن و ئەم هەموو کوڕە گەنجە ڕێگای مەرگەداتە بەر ئەمە یەکبارە و دووبارە و سێبارە و دەبارەمان کردوەوە لە من و هەتا کەسوکاری هەموو قوربانیان داوا لە سەرۆکی وڵاتەکەین لە بەڕێز کاک دکتۆر بەرهەم کە سەرۆکۆماری عێراقە ئەم ئیشە بە ئەوانە کرێ چونکە ئەو وڵاتە پیان و توین کالی وتت چوومەتە سلێمانی لای فلان و فلان و فلان ناچوونەتە هەولێر هیچ نەبێ با لەوێش خۆ لە هەولێر سەرۆکی پەرلەمان سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی هەرێم هەمووانە لە هەولێرن و ئەمانەش دیارە پەیوەندیە ڕسمیە دیبلۆماتکارەکان لەگەڵ دەرەوە هی ئەوانە لای ئەوانە یاخود سەردانی سەر کۆمارتان نەکردو لە نزیکەوە ببین و داوامان کردووە سەردانی سەر کۆمار بکەین وتیانە سەر کۆمار کۆبوونەوەی هەیە سەر کۆمار کە هاتووەتە ئەیراش بۆ کوردستان وتیانە کۆبوونەوەی هەیە داوامان کردووە لە هەموو بەرپرسەکانی ئەیرا اینجا داوا کراوە کۆمەڵی خەڵک هەڵساوە وەکو
خێرخواز لەگەڵ سەرۆک وەزیران لەگەڵ سەرۆکی پەرلەمان لەگەڵ سەرۆکی هەرێم داوای ئەویان کردو داوامان لێ کردو کە ماوەجەیەکی ئەوانشمان بۆ بکەن لە نزیکۆ ئەم وەزعیان تێبگەین خو هەرچەند تێگەیشتون یعنی لە 21 مانگۆ لە ئەفو لە 11 مانگۆ کە ئەم قورانە ئەو یەختە نیشتووە هەموو شتەکان ئەزانن تێگەم چونکە وتەبێژی حکوومەت باسی لەوە کرد کە ئەرکی هێنانەوەی تەربی گەنجەکە لەسەرەوان هەرچەندکە دەستگای لووتکە ڕەتی کردەوە بەڵام دیارە ئاگادارن چۆن ئاگادارنی هەموو ئاگادارن بەس گوێی خۆیان لێ ئاخنیوە چونکە هیچ خەمێکی ئەم خەڵکی کوردستانیان نییە اینجا داوا ئەکەین دووبارە و سێبارە لە بەڕێز کاک دکتۆر بەرهەم سەرۆکی ئەو وڵاتە ئەسینا پێی وتوین وتێتی ئەبێت ئێوە سەرۆکی ئەم وڵاتە پەیوەندی بکا بە سەرۆکی ئەسینا کە ئێمە دوو ناوی هەیە لای ئێمە ئەسینا و وێنان پەیوەندی بکەن بەوانەوە بۆ ئەوەی کەوا ئەم یەختە دەربێنن لەم ئاوا چونکە ئەم یەختە بە ئەمە چەند جاری تر باسم کردووە بە مەدەنی دەرنایە ئەمە بە غەواسی ئاسکەری دەرتێ غەواسی ئاسکەریش مەسروفێکی وێ جیاواز لە مەسروفەکەش پێم وایە هەندێک سنووری تایبەتە هێندە لە قوڵایی دەریاکان بچیتە خوارەوە دەبێت مۆڵەتی فەرمی وەزارەتە تایبەتمەندەکانی بۆ وەربگیرێت طبعا ئەبێ مۆڵەتی بۆ وەرگری اینجا کە مەسروفێکی زۆری تێچێ بەم خەڵکە فەقیر و هەژارشە دەرنایە باسی چەند دەکرێت لەو مەسروفاتانە بەڵێ باسی چەند دەکرێت مەسروفات وەڵاهی ئەڵێن 50 دەفتەر تا بۆ 6 دەفتەری لەوانێت تێبچێ 50 بۆ 6 دەفتەر بۆ هەموویانواتە بۆ دەرهێنانەوەی دەرهێنانەوەی ئەو یەختە یعنی ئەگەر ئەو پارێ بدرێت بە وڵاتیۆنان بۆتان دەرێنەوە بەڵێ دەرێننەوە اینجا بە غەواسی ئاسکەریش نوێ خوشکە بەڕێز دەرنایەمە ئەمی داواکەم لە سەرۆک کۆمار کاک دکتۆر بەرهەم لەلایەن خۆی هەوڵێکی جدیمان بۆ بدا داواکەم لە سەرۆک وەزیرانی کوردستان لە سەرۆکی حکوومەتی هەرێم لە بەرپرسان لە سەرۆکی پەرلەمان ئەم دەنگەی ئێمە بە جددی بگرن و هەوڵ بدەن ئەوە ئێستاکێ لەوانە ئێسخانەکەیشان ڕزابێت لەنە ئەو بەحرا کە سوێرە خۆی پیان وتوتیان لە پاش 3 ڕۆژ لە پاش 3 ڕۆژ کە ڕەنگ و گۆشتی ئەو تەرمانە کە لە خوارەوە تێکەچێت لەبەرەوە بەحرێکی سوێرە ئێستا لەوانێ گۆشتەکەیشیان ڕزابێ ئایا ئەگەر ئێسخانەکەیشیان مابێ بە گوێرەی فەحس کە فەحس ئەکرێن لە ئێرانە کە فەحسیان لە دایکیان وەرگرتووە بەیانی دەری بێنە هەر یەکە تەرمی قوربانیەکەی خۆی و جگەر گۆشەکەی خۆی بەم بۆ ئەوەیتە دڵمتمەئین بێ کە لەو ئاوا نەماوە زۆر باشە کاک محەممەد ئێستا 2000 هەنگاوی ئێوە چی هەیە بۆی کە وەڵامتان بدەنەوە وەڵاهی خۆ داواکاری ئێمە تەنها ئەوەی کە هەیە زیاتر بەداخەوە کە وەکو کاک حاجی ئێڵێ کە تو ئەچیتە دەرگای بەرپرسێک سیرەکەی سکرتێرە یان کەسێک لەم نووسینگەکەیەتی لەوەیە بەڵام ئەمان ئیتر نازانین ئایا کە تو ئەچیتە دەرگای ئەمانە ئەوان ئەم جوابە ئەیەن بە سەری خۆیانەوە یاننا ئەمە مشکلەکەی ئێمەیە ئەنی ئێستا ئێمە کە ئەتەوێت تۆ بچی ڕوو لە لای بەرپرسێ بکەی نووسینگەی هەیە ئەچیتە نووسینگەکەی وەکو پێویست نەڕێزن لێگرێن لە جواب شتاتەوە لەوە یعنی گەشتونێتە ئەو قەنەعەتەی هەتا ئەگەر ئەچیتە نووسینگەکان ئەوان بە بەرپرسی و یان سەری خۆیان نەڵێن وەڵاهی ئەوە کێشەیەکی وایە چونکە ئەم وڵاتەیە ئەمڕۆ وای لاتۆ بەداخێکی زۆرەوە نووسینگە و ڕاوێژکارەکانی بەرپرسان لەبەر مەساڵح و بەرژەوەندی خۆیان لەوانەیە بڵێم گویان لە هەموو ئەم قەزیانە نییە بەداخەوە ینی من جاری کەشەوە لەوانێ بڵێم ئەم قسەیەم ڕوبەڕووی بەرپرسی باڵا کردێتەوە لەم وڵاتەیە بەڵام لەوانی وەکو پێویست گوێ لێ نێگیرێ کە گوێ لێش ناگیرێت تەنها ئێمە ڕێگای کەناڵەکان هەیە کە ئەمڕۆ کەناڵەکان بوونەتە مینبەرێکی گەیاندن لە بینی ئێمە و دەسەڵاتە ئێمە و بەرپرسانە ئینا ئێستا بەرپرسان لە دۆڵێکن میلەت لە دۆڵێکەیە کەس ئاگای لە چینی خوارەوە نییە خو ئەگەر ئاگاشیان لێ بێت و نێنە سەرخەت بەڕاستی عیبێکی گەورە و شەرمەزاریە زۆر باشە دیارە هاوکاران پەیوەندیان بە کاکانی ڕاوێژکاری سەرۆکۆماری عێراق کردووە کە لە ئێستادا لە کۆبوونەوەی سەرۆکایەتی کۆمارە و دڵنیای کردووەتەوە لەوەی کە دوانی وەڕۆ لە پاش کۆبوونەوەکە لە ڕێگەی تەلەفۆنی و ڕاستەخۆ لەگەڵ خۆتانە قسە دەکا بۆ هیچ وایی کە بتوانن لەگەڵ سەرۆک کۆمارە هیچ نەبێت بەدەم داواکاریەکانتانەوە بن گوێتان لێ بگرن هیچ نەبێت دەرگاکەتان بۆ بکەنەوە جیاواز لە بەرپرسانی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ یەکە لە بەرزان کاک محەممەد قادر و هەروە بەڕێز کاک عەلی محەممەد کە سوکاری گەنجە بێسەر و شوێن بۆکانی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ ئێوەش دەستخۆشیتان لێکەین زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ستافان بۆ تەلەڤیزیۆنەکەتان بۆ هەموو پێیان سپاس بۆ ئێوەش ماندووبانکردن زۆر بەخێر داوا بکەن لە خوایش خوا شادمان بکاتەوە بۆ ئەو ئامین ئینشاءالله کوڕە جوانانەمان ئامین ئینشاءالله
بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک لەسەر خزمەتکردنی خاوەن پێداویستە تایبەتەکان لە قوتابخانەیەکی شارە زۆر کە پەیامنێرمان وشار محەممەد بۆی ئامادەکردین با پێکەوە بینەری بین. بەڕاستی ساریا ئەمەوێ باسی ئەوە کەم بیدایەت کە هاتە ئێرە قوتابیەک بوو کە تەنانەت توانای قسەکردنی بە هیچ جۆرێ نەبوو کێشەی زۆریشی هەبوو لە ڕاستیە لە حەوشەیە زۆربەی جار لە تەلەبەکانی ئەیە تەلەبە ئاهاوشکاتی ئەکرد ئەی و لێمانەیە قسەی نەئەزانی تەنانەت ئەویست کە بچێ بۆ ئەو خواردنەوە یا بۆ تەوالێت نەی ئەتوانی من تێبگەێنێ بەڵام شکر بۆخوا من توانیم لە ڕێگەیەکەوە هەستکەم کە ئەم مناڵە من توانام هەیە یەکەم شت فێری وشەیەکی بکەم کە من لێ تێبگەم لە پۆلە ئەویش توانای بیستنی هەیە شکر بە خوای گەورە ئەوش نیعمەتی خوای گەورەیە پێی بەخشیوە لەخوا بەزیابێت لەم ڕێگەیەوە توانیم سوپاسی ماڵی شەویانەکەم زۆر بەڕاستی هاوکاری من بوون چکە من داوام لێکردن ساریا بە تەنیانە بێ لێرە کاتێ دەرسی من تاو ئەوە بەڕاستی هەتا سەرجادەکە ئەهاو لەگەڵ منە چونکە من کە ئەچوومە ژوور لەگەڵ من بوو ئەهاتمە دەر ئەچوومە ئیدارە بەڕاستی ئەو چەند دەرسە لەگەڵ من دائنیشت بە هیچ شێوەیەکیش بۆ دەرسی مامۆسای تر نەئەڕۆی هەر تا ئەم دەقەش هەر بەدادەوان مەکە هەرەی و با دادەبێت ڕاستەکەی چەند جار خۆم دەستم گرتو بردوومەتە بەر بەڵام شکر بۆ خوا ئێستا ئەم کێشانی زۆر چارەسەر بۆ دایک خوشکەکەی یا ڕۆژیوە هەفتەیەوە بوو براکەی ئەهاو کاتێکیش خوشکەکەی ئەهاوای لێ هاو ساریا لەگەڵ خوشکەکەی لە دواوەدا ئەنیشت تووڕە ئەبوو لە خوشکەکەی پێی ناخۆش بوو ناڕزای دەرەبڕی تێ ئەگەیشتم کەی و نابێ ئەم بێت. تایبەتی مامۆستا شاگوڵ زۆر گرنگی بە کچەکەمەیە و خوای لێ ڕازی بێ و یەخوا سەرکەوتوو بێ زۆر سپاسیەکەم مامۆستا شەهلەر ئەڵەن هەر زۆر گرنگیاتی هەموو مامۆستاکان 4 ساڵە من 3 ساڵ بردومە بۆ سلێمانی بەقەی ئەم ساڵ کە نیوەی ساڵە سوودی لێ نەبینیوە خوان لێ ڕازی بێ هەموو مامۆستاکان ئێمە وەکو پەرۆدەی شارە زۆر دەستخۆشیمانێ بۆ مامۆسایانەی کە وەکو مامۆستا شاگوڵ بیرەکەنەوە بە خۆشحاڵیوە گرفتێکی واژ نەهاتوەتە لای ئێمە کە هیچ قوتابخانەیە گلەی لە خاوەن پێداویستی تایبەتێک هەبێ ئەوەی کە وەریان گرتووە کاراسانیان بۆ کردووە و بە شێوازێک لە شێوازەکان سەرپەرشتیان کردوون و ئەدای باشیان کردووە بەڵام بە شێوازێکی تر وەکو پەروەردەکانی ناو و پارێزگە مرکزی پارێزگاکانی ئەمە قوتابخانەی تایبەت بە خاوەن پێداویستی تایبەتمان نییە سەرپەرشتیاری پسپۆڕ بە و بوارەمان نییە کە ئەمانە بەڕاستی گرفتی بۆ دروست کردوین ئێمە لای خۆمانەوە داوا لەسەر جەم مامۆسایانمانەکەین لە قوتابخانەکانی سنووری خۆمان ئەوانەی قوتابی تایبەت بە خاوەن پێداویستی تایبەتیان هەیە هاوشێوەی مامۆستا شاگوڵ دەستگیرۆی بکەن یارمەتی بن بۆی بتوانێت وەکو قوتابیەکانی تر بەڕاستی هیچیان لەوان جیاوازتر نییە. وڵای بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای بڕگەی زانیاری و سەرنجتان ڕادەکێشین بۆ چەند زانیاریەک لەسەر سوودەکانی شێلم فەرموون با پێکەوە بینەبی. سوودەکانی شێلم لە سەدەکانی ناوەڕاستدا شێلم سەوزەواتێکی بەناوبانگ بوو بە تایبەت لەلایەن کەسە هەژارەکانەوە دەخورا. لە ئێستادا شێلم بە یەکێک لە خۆشترین خواردنەکان دادەنرێت بە تایبەت لە وەرزی زستاندا. شێلم بەوە ناسراوە کە ڕێژێکی زۆر مادەی خۆراکی تێدایە و کەمی کالۆری تێدایە و ئەمەش دەبێتە خواردنێکی باش لە پلان بۆ خواردنی تەندروستدا. لە یەک شێلمی مامناوەندا تەنها 34 کالۆری تێدایە و 4 گرام ڕیشاڵ و کاتێک لێ دەنرێت 1 گرام پرۆتین. نزیکەی زیاتر لە نیوەی پێویستیەکانت بە ڤیتامین سی پڕ دەکاتەوە. زۆری مادەی ڕیشاڵی لە شێلمدا دەتوانێت هەڵئاوسانی کۆڵۆن و نەخۆشیەکانی کەم بکاتەوە. سیستمی خواردنێک کە پڕێتی لە سەوزەوات و ڕێژەی بەرزی ڕیشاڵی دەتوانێت قەبزی نەهێڵێت و هاوسەنگی جەستە ڕابگرێت. توێژینەوەکان دەری دەخات ئەوانەی کە بڕێکی باش لە سەوزەوات دەخۆن ئەوە لە مەترسی گەشەکردنی شێرپەنجە بە دوور دەبن.
تەنانەت گەڵای شێلم دەتوانێت سوودێکی زۆر بەجەستە بگێنێت. یەک کوپ لە لێنانی گەڵای شێلم 229 میلیگرام کالیسیۆمی تێدایە. بە پێی پسپۆڕان بەرزی کالیسیۆم لە ناو ئەم گەڵایەدا دەتوانێت ئێسکەکان بەهێز بکات. بینەرانی عزیز بەرگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوای کاتجێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. سپاس بۆ هاوکاران لە پشتی کامێرە و کۆنتڕۆڵ، سپاس بۆ تۆشەیدا، سپاس بەوەی بینەری عزیزیش تام ساتێ بەرنامە لەگەڵمانە بن تا بەرنمەیەکی تر و ڕۆژێکی نوێ دیکە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە. خواتان لەگەڵ.